زاید یەک ئەنجامەکەی یەکسانە بە ئەوەی کە من دەم هەیە لە ئەفسانەی کۆنی یۆنانیەکاندا هاتووە گەل ژنی شەرعی سەرۆکەکەیەتی کێشنای هەیە ملکەتی فەرمانەکانم بێت دەتوانێت هەر وەک ئەوانی تر لە ماوەی حەوتویەکدا هاو نیشتیمانیان هاو نیشتیمانیانی سەرزەمینەکەی من لێرە بەدواوە هەر گۆرانی یەک بوتکان دەبێ ئاوازەکەی بۆ من بێ گشت سرودەکانتان بە ناوی من دەست پێ بکات قافیەی هەموو هۆنراوەکانتان کۆتایی ناوەکەی من بێ